وەزیری دارایی دوێنێتی ئاشکرا کرد بۆچی دیدارەکەی ئاگری لە شەقام بەردا، بۆچی چوونی شاندی حکوومەت هێرم بۆ لای تەیف سامی هەڵوەشایەوە. لە دیدارەکەی لەگەڵ ڕۆژنامەنووسان کە زیاتر لە کاتژمێرێکی خایان ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هیچ بەڵێنێکی نەدا لەسەرەوەی کەی موسە دابەش دەکەن. دیدارەکە لە کاتێکدا بووە 52 ڕۆژە موچەخۆرانی هەرێم موچەیان وەرنەگرتووە. ئەمەش بە جۆرێک بازاڕەکانی چۆڵ کردووە کە لە هەرێم وێنەی نەبووە لە ڕابردوودا. وەزیری دارایی جگەلەوەی پارەی لە بەغداوە هاتووە ڕەقەمی هیچ پارەیەکی لە داهاتی ناوخۆ نەخستە ڕوو کە ئێستا لەبەردەستی حکوومەتی هەرێمە. لە کاتێکدا ئێستا مانگانە داهاتی ناوخۆ 340 ملیار دینارە. وەزیری دارایی لە دیدارەکە لەسەر دابەشکردنی موچەوتی ئێمە وەکو وەزارەت هەموو ئامادەکاریەکانمان تەواو کردووە و تەنها پێویستی بە بڕیاری سیاسیە بۆ ئەوەی دابەش بکرێت. لەبارەی پرۆژەی هەژماری منوتی پرۆژەکە زۆر باشە و بەپێی پێوەرەکانی بانکی ناوەندیە بۆیە دەستبەرداری نابێت. ئەوەی بۆتە جێی ڕەخنەی زۆری خەڵک لە وەزیری دارایی و حکوومەت هێرێم بێباکیانە بەرامبەر گوزەرانی خەڵک بەهۆی بێموچەیی کێشەکانیش دەخەنە ئەستۆی بەغدا بەبێ ئەوەی خۆیان وەگلایانی بەرپرسیار ببینن. هەر بۆیەش دیدارەکە نەک نەیتوانی قەناعەت بە خەڵک بکات بەڵکو گڕی لە شەقام بەردا. ئەمڕۆ خۆپیشاندان و بایکۆت لە سنووری پارێزگای سلێمانی فراوانتر بوو. زۆرێک لە بەڕێوەبەراتی و فەرمانگەکانی گرتەوە بە جۆرێک ئەگەر وا بڕوات پێشبینی دەکرێت تەواوی دەوام لە سنوورەکە ڕابگیرێت و بپەڕێتەوە هەولێر و دووهۆکیش. وەزیری دارایی عێراقیش پێشتر بە بەرپرسانی هەرێمی ڕاگەیاندووە بەبێ ڕازی بوون بە پرۆسەی تەوتین وەک ئەوەی لە دادگای فیدراڵی هاتووە هیچ جۆرە دانووسانێکی نوێ لەگەڵ حکوومەتی هەرێمدا ناکەن. بۆیە ئەو شاندەی بڕیار بوو بە سەرۆکایەتی وەزیری دارایی هەرێم بچێتە بەغدا شکستی هێنا. لەجێی ئەوە شاندێکی پرۆژەی هەژماری من کە ڕاستەوخۆ سەر بە نووسینگەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمە دەستنە بەغدا بۆ ئەوەی دوایین هەوڵ بدا بۆ قایلکردنی بەغدا بە پرۆژەی هەژماری من و شکست پێهێنانی پرۆژەی تەوتین کە بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەگەرێکی دوورە.